کۆماری ئیسلامی و سەگکوژی. عەبدوڵڕەزا داوەری یەکێک لە ڕاوێژکارانی سەرەکی ئەحمەدی نژاد و یەکێک لە لایەنگرانی چالاکی باڵی ئوسولگەرا وتوێتی کە نزیکەی 2 ملیۆن سەگی بێخاوەن لە ئێران بوونیان هەیە کە ڕۆژانە زیان بە 55 کەس دەگەێنن. ڕۆژهەڵاتی ئاسیا، سوئیس و نیجەریا بە بەکارهێنانی ساڵانەی 300,000 تۆن گۆشتی سەگ هەر تۆن بە $15,000 گەورەترین کڕیاری گۆشتی سەگ لە جیهاندان. بە هەناردەکردنی ساڵانە 5,000 سەگ یا 7,000 تۆن گۆشتی سەگ $112 ملیۆن داهاتمان دەبێت. حکوومەتی سەگکوژ و ئازاردەری ئاژەڵان تەنانەت لەناو وڵاتە ئیسلامیەکانیشدا تەنیا وڵاتێکە کە وەک نەخۆشێکی دژە ئاژەڵ و دژی مافی گیان لەبەرانە. بەڵام ئیدیۆلۆگ و معمارە فکریەکانیان باکێکیان لەوە نییە باس لە ئەگەری هەناردەکردنی 9 ملیۆن سەگ یان 7,000 تۆن گۆشتی سەگ بکەن لە پێناو بەدەستهێنانی دۆلاری پێویست بۆ سەرکوت و پەرەپێدان بە کۆنەپەرستی و لەوانەشە فتوایەکی پێویست بۆ گڵاو نەبوونی سەگ لە ڕوانگەی ئاینی شیعەشەوە دەربکەن. بەپێی راپۆرتی یۆرۆنیۆزی فارسی لە حاڵێکدا کە لە تورکمەنستان سەگ وەک هێمای دۆستایەتی نێوان نەتەوەکان بە باڵاترین بەرپرسی وڵاتی میوان هەدیە دەکرێ، لا ئێماراتی عەرەبی یەکگرتوو باشگای داپۆشراوی تایبەت بە سەگ دروست دەکەن بۆ ئەوەی کە گەرمای هاوین نەبێتە هۆی پێشگرتن بە چالاکی جەستەییان و هەروەها لە تورکیەش هاوکاری دەوڵەت و شارۆمەندان بۆتە هۆی ئەوەی کە سەگ و پشیلەکانی سەرشەقام ببن بە هێما و بەشێک لە پێناسەی شارەکان. لە ئێران هەر تاو ناتاوێک هەواڵی سەگکوژی کۆمەڵگای تووشی هەژانێکی نێدەکات. ڕووداوی قەتڵی عامی سەگەکانی ناوەندی ئاگا لێبوونی ناوچەی گوندەکی دەماوەند دوایین هەواڵی لەم بابەتەیە. ئەگەرچی بەرپرسان و لایەنگرانی مافی ئاژەڵان ڕێژەی ئەو سەگانەی کۆمەڵکوش کراون لە نێوان 50 بۆ 1,700 دانە دەخەمڵێنن، بەڵام ئەوەش ڕەت ناکەنەوە کە بەرپرسانی بێهداشتی، ژینگەی و بەڕێوەبەرانی شارەداریەکانی وڵات لە حاڵێکدا گەلێک ڕێکار و شێوازی زانستی بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ دیاردەی ئاژەڵی بێخاوەن یان تەنانەت ئاژەڵی مەترسیدار بوونی هەیە، هێشتاش نەیانتوانیوە بەکردەوە ڕێگا چارەیەکی منطقی کە لەگەڵ ئستانداردە ژینگەییەکان بێتەوە بگرنەبەر. ناوەندی ئاگا لێبوون و ئەقیمکردنی سەگە بێخاوەنەکانی ناوچەی گوندەکی دەماوەند ڕۆژی دووشەممە 3 مانگی گەلاوێش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕایگەیاند کە پتر لە 1,000 دانە لەو سەگانەی کە لەو ناوەندەدا بوون ئەقیم کرابوون و خاوەنی ناسنامە بوون بە تەقەی کەسانی نەناسراو کوژراون. چالاکانی بواری مافی ئاژەڵان هەروەها ئاماژە بەوە دەکەن کە مەئمورەکانی شارەداری بەر لە کوشتاری ئەو ئاژەڵانە ڕێگاکانی چوونە ژوورەوەی ئەو ناوەندەیان لە کاتژمێر 5 تا 11 بەر لە نیوەڕۆ داخست بوو. ماوەیەک لەوە پێش مەئمورانی ئینتیزامی ڕژیم فەرمانێکیان پێدراکە بەپێی ئەو فەرمانە نەتەنیا سەگەکان بەڵکو ئەو کەسانش کە سەگ و ئاژەڵەکانیان لە ماڵ دەبەنە دەرێ جەریمە دەکرێن. حسین ڕەحیمی فەرماندەی هێزی ئینتیزامی تاران باسی لەوە کردووە کە ئەرکی پۆلیسە هەموو ڕۆژێک لەگەڵ ئەو کەسانەی کە سەگەکانیان لە ماڵ دەبەنە دەرێ بەرخورد بکەن. شێوەی دژایەتی ڕژیمی ئیسلامی لەگەڵ مافی ئینسان و ئاژەڵان تەنیا لە زاتی تاڵبان و داعشدا بەدی دەکرێت. هەر ئێستا لە زوێر شوێنی ئەم جیهانە ڕێزگرتن لە مافی ئاژەڵان بەشێکی گیانەکراوەیە لە سیستمی پەروەردە و بارهێنان، سیستمی دادوەری و ڕاگەیەنەرەکان و تونند و تیژی لە دژی ئاژەڵان بە تاوان دێتە ژمار و بە دوواداچوونی بۆ دەکرێت. بوونی ملیۆنان سەگ و پشیلە و ئاژەڵە ماڵیەکانی تر نەتەنیا پەیوەندی نێوان ئینسان و ئاژەڵانی باشتر کردووە، بەڵکو تەنانەت بازرگانی ماددە خۆراکیەکانی بەدەستهاتوو لە ئاژەڵان، بوونی ملیۆنان دکتۆر و ڕاوێژکاری پەروەردە و ئاگالێبوونی ئاژەڵان بەشێکی بەرچاو لە ئابووری پێکدەهێنێت و بۆتە هۆی دروستبوونی هەلیکار لە ئاستێکی ملیۆنیدا. حکوومەتی ئیسلامی هەڕەشەیە بۆ تێکچوونی کۆمەڵگا، بۆ سەرکوت و سوکایەتی پێکردن بە مرۆڤەکان، بۆ لەناوچوونی ژینگە و کوشتن و لەناوبردنی ئاژەڵەکان. چۆنیەتی هەڵسوکەوت لەگەڵ ئاژەڵان بەیانگەری فەرهەنگ و هۆشیاری ئینسانە و
دەسەڵاتدارانی ئیسلامی دژمنی لە ئاشتی نەهاتووی فەرهەنگ و هۆشیاری